والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 24 سوورەتی النساء لا پەڕە دو. پێش تەفسیرکردنەکە ئاەتەکان دەخوێنینەوە، پاشان تەفسیری ئاەتەکان دەکەین انشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم كتاب الله عليكم وأحل لكم ما وراء ذلكم أن تبتغوا بأموالكم محصنين غير مسافحين، فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة، ولا جناح عليكم فيما تراضيتم به من بعد الفريضة، إن الله كان عليما حكيما. ومن لم يستطع منكم طولا أن ينكح المحصنات المؤمنات فمما ملكت أيمانكم من فتياتكم المؤمنات، والله أعلم بإيمانكم، بعضكم من بعض، فانكحوهن بإذن أهلهن وآتوهن أجورهن بالمعروف محصنات غير مسافحات ولا متخذات أخدان، فإذا أحصن فإن أتين بفاحشة فعليهن نصف ما على المحصنات من العذاب، ذلك لمن خشي العنة منكم، وأن تصبروا خير لكم، والله غفور رحيم. يريد الله ليبين لكم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم، والله عليم حكيم. لا آتي 24 دا خوای گەورە وەکو تەواوکەری بۆ ئاەتەکانی پێشووتر کە لە ئاەتی پێشووتردا خوای گەورە باسی ئەوانەی کرد کە لەسەر ئینسان حرامە مارەیان بکات و ببنە هاوسەری یەکتر، کە گوتمان دایک طبعا ئەوەی کە بە پشت حرام دەبن، دایک، کچ، خوشک، پور بە هەردوو لایەوە، کچی برا، کچی خوشک، دایکی شیری، خوشکی شیری و دایکی خێزان، زڕکچ، ئەوەی دایکەکەی گوازرا بێتەوە، دوو خوشک بەیەکەوە، بووک، ئەوانە هەموویان حرامن و هەروەها یەکێکی دیکە لە حرام کراوەکان، لە قەدەغە کراوەکان کە نیکاحی نایەت و دروست نییە ئافرەتی مێردارە. خوا دەفەرمێت والمحصنات من النساء، و هەروەها قەدەغەش کراوە لەسەرتان المحصنات، ئەو ئافرەتانەی کە مێردیان هەیە، من النساء والمحصنات یعنی ئەوانەی کە مێردیان کردووە لە ژنەکانتان و تەلاق نەدراون یا عیددەیان بەسەر نەچووە. وشەی محصنات لە قورئانێدا بە کۆمەڵێک معنا هاتووە، هەندێک جار یعنی ئافرەتی مێردار، هەندێک جار یعنی محصن ئافرەتی داوێن پاک زینای نەکرد بێ، لە هەندێک شوێندا محصن بە ئافرەتێک دەگوترێ کە ئازاد بێت و کۆیلە نەبێ، بەڵام خودی وشەی محصن لە چێوە هاتووە؟ دەفەرمون کەسێک کە خۆی خسپێتە قەڵایەکەوە بۆ ئەوەی پارێزراوە بێ لە دەست دوژمنەکانی. ها ئافرەت کە عادەتەن مێردی کرد بۆچی پشوو دەکا؟ تەوەن بۆی مێردەکە ببێتە قەڵغان، ببێتە پارێزەری، بیپارێزێ لە هەموو ناخۆشی و ناڕەحاتی و هەر کەسێک کە دەستی بۆ بێنێ یا دەستدرێژی بکاتە سەرێ بۆی
دیفاعی لێ بکات و بەرگری لێ بکات چۆن قەڵا لە کاتێکدا بەرگریت لێ دەکات ئەگەر دوژمنێک بێ زیانت لێ بدا بۆیە ئافرەت کە مێردی کرد فعلەن دەبێ وەکو کەسێک وابێ کە غانێکەوە ناو شوورەیەکەوە کە دەبێ دەستی هیچ کەسێکی پێنەگا بە نیەتی خیانەت لەگەڵکردن و ناپاکی لەگەڵکردندا جاخوا دەفەرمێت وەالمحسەنات و ئافرەتانی مێردار ئەوانەی کە مێردیان هەیە منە النیسائی لە ژنان بۆتان حەڵاڵ نین ئیلا ما مەلەکەت ئەیمانوکم تەنها ئەوانە نەبێت کە وەکو کۆیلە لە کاتی شەڕدا دەکەوێتە ژێردەستان لە کاتی شەڕدا ئەگەر ئافرەتێکی بێباوەڕ کاتی خۆی تەبەن گیرا باە مێردیشی هەبە تەبەن حەڵاڵ بوو بۆ کەسە موسڵمانەکان ئەوانەی کە دەیانگرتن بۆ بە دوو مەرز تەبەن بەو مەرجەی ئافرەتەکە بوو با بە موسڵمان ئەوە یەک چونکە گەر ئافرەتەکە موسڵمان بە مێردەکەی بتپەرست بوو مێردەکەی کافر بوو تەبەن ئافرەتی ئیماندار ئەگەر مێردەکەی مشریکە بێت و مشریک بێت و بێ باوەڕ بێ ئۆتۆماتیکی تەبان لە یەکتر جیا دەبنەوە و بە یەکتری ناشن و دووهەمیش دەبوو عیدەی بەسەرچن ئافرەتەکە ڕاوەستێت تا 3 جار پاک دەبێتەوە بێ نوێژ دەبێت و ئەگەر حەملی هەبایە تا حەمل دادەنێ دوای ئەوە تەبەن ئەو ئافرەتانە هەرچەندە بەناو مێردیان هەیە بەڵام مارەکردنیان یا هێنانیان بۆ ئیمانداران حەڵاڵ بوو کە ئەوە حاڵەتێک بوو مەسلەی کۆیلایەتی و بە کۆیلەکردن ئیسلام دای نەهێناوە تەبەن کە ئیسلام هات بە کۆیلەکردن هەبوو وەکو ئەمری واقع ئیسلام مامەڵەی لەگەڵدا کرد تا وردە وردە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بەشێکی زۆری لە کۆیلایەتی کۆتایی پێهێنا و دوایویش خەلیفەکانی دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەتایی لە جیهانی ئیسلامیدا و لە ژێر دەسەڵاتی ئیسلامیدا کۆیلایەتی کۆتایی پێهاتووە کە کۆیلایەتی ئێستاش هەر هەیە حاڵەتێکی تەوان جیهانیە لە زۆرێک لە وڵاتاندا بە ناوی دیکە پیادە دەکرێت و پەیڕەو دەکرێت بەڵام ناوەکەی جیایە بەڵام ئیسلام تەوان کە هاتووە بۆ ئازادکردنی کۆیلەکان هاتووە و کۆیلەکانیشی ئازاد کردوون بەڵام ئەو کاتە ئەمری واقع بوو بۆیە مەبەستی ئاەتەکەی ئەوەیە ئافرەت کە مێردی هەبوو معلومە ئافرەتی مێردار مارەی لە هیچ کەسێک نایە هەتا ئەو مێردە نەمرێ یا تەلاقی نەدا و کە تەلاقیشیدا هەتا عیدەی بەسەردەستن تەبان هیچ کەسێک ناتوانێ ئافرەتی مێردار مارە بکات تەبان هەموو جۆرە عیلاقە و پەیوەندیەکیش لەگەڵ ئافرەتی مێرداردا بە خیانەت حساب دەکرێت هەم لە خۆت و هەم لەو کەس لە ئافرەتەکە و لە مێردی ئافرەتەکەش کە بە هیچ شێوەیەکی ئافرەتێک مێردی هەبێ هیچ کەس بۆی حەڵاڵ نییە بە چاوی خیانەتەوە تەماشایکە بۆی نییە هانیدا بۆی جیاب بێتەوە بۆی نییە وعد و پەیمانی لەگەڵدا ببەستێ بۆی تەلاق وەرگێت و ئەو جارێکی دیکە مارەیکە هەموو ئەو جۆرە هەوڵانە تەبەن حرام و جائیز نین چونکە مسلمانان دەبێ حیا و طبعا ئابڕۆ و ناموسی یەکتری بە خۆیان بزانن والمحصنات من النساء ئەو ئافرەتانەی کە مێردیان هەیە لە ژنەکانی ئیمانداران طبعا حەڵاڵ نین معلومە ئیلا ما مەلەکەت ئەیمانوکم تەنها ئەو ئافرەتانە نەبێ کە مێردیان هەیە وەکو کۆیلە دەکەونە ژێردەستان واضحە کتاب الله عليكم ئەوەی کە باسمان کرد لەو ئاەتە و لە ئاەتەکانی پێشووتریشدا کتاب الله کتاب یعنی نووسینی خوایە بڕیاری خوایە لەسەرتان قەراری خوایە خوای گەورە بەسەر ئێوەدا دەری کردووە دەبێت پەیڕەوی لێ بکەن و جێبەجێکەن بەڵام وأحل لكم حەڵاڵە بۆتان ما وراء ذلكم جیا لەو ئافرەتانەی کە لە ئاەتەکاندا باسکراون هەر ئافرەتێکی دیکە دروستە مارەیکەی بەڵام بەمەرجەویش ئەن تەبتەغوو دەبێت بسی داوای بکەی خوازبێنی بکەی لێ بچیە پێشێ نەک یەکسەر دەست درێژی بکەیە سەرێ داوای بکەی ئەوجار بی ئەموالیکم بە ماڵتان دەبێت ماڵشت هەبێ ئەوجار بچی خوازبێنی ئافرەتێکی بکەی مارەیت هەبێ و بتوانی ئافرەتەکەی بژێنی و بەخێویکەی ئەوجار محسینین دەبێت بە شێوەیەکی داوێن پاکانە ئافرەتەکەی بخوازی یان ئەو ئافرەتەی کە دەیخوازی دەبێت ئافرەتێکی داوێن پاک بێت غەیڕە مسافحاتین نابێ غەیڕە مسافحینە نابێ بە زینا و داوێن پیسی دەستی لەگەڵ تێکەڵکەی یان ئەو ئافرەتانەی کە دەیان هێنی نابێ ئافرەتی زیناکەر و داوێن پیس بن چونکە ئافرەتی زیناکەر و داوێن پیس تەنها بۆ پیاوێک حەڵاڵە کە وەکو خۆی
زیناکەر و داوێن پیس بێ وازحە والمحصنات من النساء ئەوە یەکێکی دیکەی ئەو ئاەتە لە حرام کراوەکان ئەو ئافرەتانەی کە مێردیان هەیە بەس ئەوەندەیە معناکەی ئیلا ما مەلەکەت ئەیمانکم تەنها ئەو ئافرەتانە نەبێت کە وەکو کەنیسا وەکو کۆیلە دەکەونە ژێر دەستان ئەوان ئەگەر مێردی کافریشیان هەبێت تەوان بۆ مسلمانان هەر حەڵاڵ بوون کتاب الله عەلەیکم ئەوە بڕیار و قەراری خوایە بەسەر ئێوەدا دەرکراوە وأحل لكم ما وراء ذلكم حلال بوتان جگە لەو ئافرەتانەی کە باس کراون هەموو ئافرەتانی دیکە بەمەرجێک ئەن تەبتەغوو بئەموالیکم داوای ئافرەتەکان بکەن بئەموالیکم بە ماڵی خۆتان ئەوە یەک ئەو جارەی محسینین بە شێوەیەکی داوێن پاکانە و بە شێوەیەکی شەرعی و بە عەقدی شەرعی بتانەوێ بیانکەن بە هاوسەری خۆتان غەیڕە مسافحینە نەک بە داوێن پیسی و بە لەگەڵ ڕابواردن و بەبێ مارەکردن وازحە یاسایەکی دیکە فەمەستەمتەعتم به منهن جا هەر ئافرەتێک لەو ئافرەتانەی کە مارەیان دەکەن و دەیانهێنن ئەگەر خۆشیتان لێبینین گواستانەوە فەمەستەمتەعتم به منهن ئەگەر بەهۆی مارەکردنەوە خۆشیتان لەزەتتان لە هەر ئافرەتێک بینی و سەرجەیتان کرد فەئاتوهن پێیان بدەن ئوجورەهن مارەیەکەی خۆیان فەریضە ئەوەی کە بۆتان دیاری کردوون ئەوەش قاعیدەیەکی دیکە هەر ئافرەتێک گوازرایەوە چەندی مارەی بێ بە حازر و بە قەرزەوە هەر هەمووی دەکەوێت فەمەستەمتەعتم به منهن هەر ئافرەتێک لەو ئافرەتانەی کە داوێن پاکن و بێمێردن و مارەیان دەکەن خۆشیتان لێبینین و سەرجەیتان کردن فەئاتوهن ئوجورەهن پێیان بدەن مارەیەکەیان فەریضە ئەوەی کە بۆتان دیاری کردوون و لەسەری ڕێککردون وازحە یاسایەکی دیکە لە ئاەتەکەیدا دەفەرمێت وەلا جوناح عەلەیکم گوناهتان ناگاتێ هیچ گوناهتان لەسەر نییە فيما تراضيتم به ئەگەر ڕەزامەندی بنوێنن لەسەر مارەیەکە لەسەر مەبلەغێک کە من بعد الفەریضە کە پێشتر دیاریتان کردووە دوای دیاریکردنەکە جاری وایە لە عەقدی مارەییدا وایە لە کاتی مارەییدا ئافرەتێک لەسەر مەبلەغێک مارە دەکرێت وایە لەوانەیە دوای مارەکردنەکە ئافرەتەکە خۆی بە مەقدور زانێ پێی وابێ ئەو مارەیەی کە لەسەری مارە کراوەشتێک چکەمە وایە یا ئەسڵەن لەوانەیە پەشیمان بێت کە بەوەندەی ڕازی بووە وایە دوای مارەکردنەکەی داوایە لە مێردەکەی دەکا مەبلەغێکی دیکەی بۆ زیادکە حەڵاڵە یا حەڵاڵ نییە تەمان حەڵاڵە بە مەرجێک مێردەکەش ڕەزامەندی دەرببڕێ لەگەڵ زیادکردنی ئەوە یەک بەبارەکەی دیکە جاری وایە پیاوێک ئافرەتێکی مارە دەکا بە مەبلەغێکی زۆر وایە بەڵام دواتر بۆی دەردەکەوێت کە ئەو مەبلەغە زۆرەی پێ ناکرێ وایە داوا لە ئافرەتەکەی دەکا کە بەشێک لەو مارەیەی کە لەسەری مارەکراوە کەمیکە ئەگەر ئافرەتەکە ڕازی بێ بەو مەرجەی ها حەڵاڵە یا حەڵاڵ نییە حەڵاڵە بۆیە دەستکاری کرد ئەو حکومە ئەو ئاتە باسی دەستکاریکردنی مارەیی دەکا دوای ئەوەی کە لە کاتی عەقدەکەیدا لەسەری ڕێککەوتەوەن ئەوەشیان تەمان ئەگەر ڕەزامەندی پیاوەکە بۆ زیادکردن و بۆ کەمکردن ڕەزامەندی ئافرەتەکەی لەسەر بێ حەڵاڵە و دروستە بەڵام ئەگەر تەمان ڕەزامەندی نەنوێندرێ پیاوەکە لەسەر چەندی وعدیدا بێ هەر هەمووی دەکەوێتە سەر ئەگەر ئافرەتەکە ڕازی نەبێ دەتوانێت ڕازی نەبێ بەڵام ئەگەر ڕازی بوو زانی پێی ناکرێ تەمان ئاساییە لە مارەیەکەی دابەزێنێت و پیاوەکەش گوناهی ناگاتێ یا بەعەکسەوە ئەگە پیاوەکە ئامادە بێ بۆی زیادکە وازحە ئافرەتەکە باوەری بگرێ مادام پیاوەکە ڕازیە و هیچ گوناهێکی ناگاتێ بۆی ئەوە یاسایەکی دیکەی وەلا جوناحە ژووری مارەیە ناناو هەر ئەو کاتی هەر دروستە هیچ ئەو کاتی چونکە عەقدەکە نەکراوە پیاوەکە دەتوانێت عەقدەکەی نەکە ڕازی نەبێت ئەوە باسی دوای مارەکردنەیە ئەو باسی دوای عەقدەکەیە بیان خان دوای عەقدەکەش پیا و ئافرەت پیا و بۆی هەیە داوای کەمکردنەوەی بکە حاڵی دوای عەقدەکەی دوای عەقدەکەش بەڵێ ئیحرازکردن جائز نییە بەڵام خراپە بەڵام هەر وەکو دروستی هەر دروستە گەر ئافرەتەکە طبعا بێوعدی و درۆکردنشتی تێدا نەبێ ئەوە مەوزوعێکی دیکەیە پێشتر وعدی دابێ بە کەمتر و
ئەو وعد شکاندنێکی تێدایە بەڵام وەکو عەقدی زەواجەکە و مارەیەکە دروستە ولا جناح عليكم گوناهتان ناگاتێ یعنی هیچ گوناهتان ناگاتێ فيما يعني لو مارەیەی کە تەراضەیتم به پێی رازی دەبن من بعد الفريضة دوای ئەوەی کە دیاریتان کردبوو لەسەر ڕێککەوتون معناکەی وازحەوە نیە هیچ گوناهتان ناگاتێ فيما تراضيتم به ئەگەر ڕەزامەندی بنوێنن لەسەر مارەی زیادکردن یا مارەی کەمکردن من بعد الفريضة دوای ئەوەی کە پێشتر دیاریتان کردووە لەسەر ڕێککەوتووە واضحە إن الله كان عليما حكيما بێگومان خوای گەورە علیم زانایە ئاگای لە نیەتی تۆیە بە چ نیەتێک داوای زیادی دەکەی و ئەو بە چ نیەتێک کەمی دەکاتەوە وە حەکیمیشە بڕیار و یاساکانی خوای گەورەش لە شوێنی خۆیدا واضحە ومن لم يستطع منكم طولا هەر کەسێک لە توانایدا نەبوو لە ئێوە طولا ماڵێکی زۆر سەرفکە بۆ ژنهێنان یا پارەی زۆری نەبوو بۆ ئەوەی ئافرەتێکی ئازاد بێنێ هەرچەندە کۆیلە نەماون ئێستا ئەو ئاەتانە ئیش ینی واقعەکە نییە تا جێبەجێ بکرێن بەڵام عادەتەن ئەگەر دەکرێت بەنەوعی دیکە لێکدانەوەیان بۆ بکەین ئەگەر جاری وایە هەندێک بنەماڵە هەنا داواکاریان لە کاتی عەقدی زەواجدا گەورەتر و قورسترە وایە ئەگەر زانیت بنەماڵەیەک تەکلیف و داواکاریان زۆرە وایە دەکرێت واز لەوی بێنی یان دڵی خۆت بەو جۆرە شوێنانە نەبەستیەوە کە لە ڕووی مادی و داراییەوە لەگەڵ تۆدا ناگونجێن جاران ئافرەتی ئازاد مارەیەکەی زۆرتر بوو مەسرەفی زۆرتر بوو و پێویستی بۆ هەبوو کۆیلە و خزمەتکار وشتی بۆ بگیرێ بەڵام ئافرەتی کۆیلە ئەگەر تەنها پیاوەکە نانی دابایە لە برسێتی ڕزگاری کردبایە کێشەی نەبوو گرفتی نەبوو بۆیە هێنانی ئافرەتێکی کۆیلە کاتی خۆی زۆر ئاسانتر بوو لە هێنانی ئافرەتێکی ئازاد وازحە بۆیە ئێستاش بە بنەماڵە بە کەس بە نەفەر دەگۆڕێ ئەگەر زانیت یعنی پیاوێک زانی ئافرەتێک مەسرەفی زۆرە و تەکالیف و ئەرکی زۆرە دەکرێت واز لەوی بێنێ پسێ بیر لە کەسێکی دیکە بکاتەوە کە لەگەڵ خۆی دەگونجێ ئاەتەکە دەفەرمێت ومن لم يستطع منكم طولا هەر کەسێک لە ئێوە لە توادایدا نەبوو طول یعنی ماڵ و سامانێکی زۆر سەرفکا بۆ ژنهێنان ئەی ينكح المحصنات کە بێت مارە بکە ئافرەتانی ئازادی المؤمنات ئیماندار باسی بکە فمما ملكت أيمانكم با بچێ ئەو ئافرەتانە مارەکە کە وەکو کۆیلە لە ژێردەستی ئێوەدان لە ژێردەستی ئیمانداران بەڵام بەمەرجێک من فتياتكم المؤمنات ئەو ئافرەتانە لە کچانی ئیماندار بن کۆیلانێک بن ئیمانیان هەبێت کۆیلە ئەگەر ئیماندار بێ طبعا مارەکردنەکەی جائزە ئەگەر ئیماندار نەبێت طبعا مارەکردنەکەی هەر دروست نییە ومن لم يستطع منكم طولا هەر کەسێک لە توانایدا نەبێ سامان و پارەیەکی زۆر سەرفکە لە چیدا لەوەی ئەی ينكح المحصنات لێرە محصنات معناکەی لەگەڵ ئاەتی پێشەوە جیازە ها لە ئاەتی پێشەوە محصنات ئەو ئافرەتانە بوون کە مێردیان هەیە لێرە محصنات ئەو ئافرەتانە نەک کە ئازادن کۆیلە نین ها گوتمان بەچەند معنایەکی دێ هەر کەسێک لە توانایدا نەبێ پارەیەکی زۆر سەرفکە ئەی ينكح المحصنات لەوەی کەمارە ببڕێ ئافرەتانی ئازادی ئیماندار باسی بکە فمما يعني واز لە ئافرەتە ئازادەکان بێنێ فمما ملكت أيمانكم با ئەو ئافرەتانەی کە وەکو کۆیلە کەوتونە ژێر دەستان مارەیان کە کە من فتياتكم المؤمنات کە کسانێکن ئیمانیان هەیە کۆیلەن بەڵام کسانێکی ئیماندار و باوەڕ بەخوان والله أعلم بإيمانكم خوای گەورەش چاکتر دەزانێ ئیمانەکەتان چەندە و ئیمانەکەتان چۆنە و بە چ نیەتێکەوە ئەو ئافرەتە کۆیلەی دێنی بۆ ئەوەی دەیهێنی بیتەوسێنیەوە زوڵمی لێ بکەی یا بۆ ئەوەی دەیهێنی خۆت لە داوێن پیسی و لە کاری فاحشە بە دوور بگری خوای گەورە ئاگای لێتانە والله أعلم بإيمانكم خوای گەورە چاکتر لە هەموو کەس ئاگای لە ئیمانی ناو دڵتانە بەڵام ئاگاتان لێی بێ بعضكم من بعض ئێوە هێندێکتان لە هێندێکتانن ئەنی ئافرەتی کۆیلە بەکەم تەماشا مەکەن بە سوک تەماشای مەکەن بە سوک سەیری مەکەن ئەو ئافرەتانەی کە کۆیلە بوون خۆ بە کۆیلایەتی لەدایک نەبوون وایە لە شوێنێکی کات خۆی کە سوکاریان فرۆشتونی هێندێکیان کە سوکاریان فرۆشتویانن هاوەکووانەی ئێستا فلیپینی و ها بۆ پارەی دایان نێرنە وڵاتان و خزمەتکاریان پێ دەکەن خۆ جۆرێکە لە کۆیلایەتی هەر ناوەکەی جیایە هەر چەندە بەڕەغبەتی خۆی دێ
بە حەزی خۆی دێ بەڵام زۆرێکە لە کۆیلایەتی و خزمەتکاریەتی کە کۆیلەکانی قەدیمی شەرەوەیان کردووە ئەوانەی کە خزمەتکاری دەکەن بە چاوی سوک تەماشایان مەکەن ها بعضکم من بعض ئێوە هێندێکتان لە هێندێکتانن هەمووتان تەوەن بەڕەچەڵک دەچنەوە سەر ئادەم و حەوا و یعنی بە چاوی بێڕێز تەماشایان مەکەن پاڵام ئەنجا فەنکیحوهن بڕۆن مارەیان کەن ئەو ئافرەتە کۆیلانەش بئیذنی ئەهلیهن بە ئیجازەی کەسوکاریان ئەگەر کەسوکاریان دیار بێ ئەگەر کەسوکاریان دیار نەبێ بە ئیجازەی گەورەکەیان سەیدەکەیان ساحیبەکەیان فەنکیحوهن بئیذنی ئەهلیهن مارەیان بکەن بە ئیزن و ئیجازەی خاوەنەکانیان تەمان جاران هەندێک کەس کۆیلەی لەکن بووە تەنها بۆ ئیشکردن هیچ ممارەسەیەکی ژن و مێردایەتی لەگەڵ نەکردەوەن زۆر ئافرەت هەبوون بە مڵک کەسێکی بووە بە مڵک بۆ ئیشکردنێ بەڵام بۆ بە مێرد دراوە بە کەسێکی دیکە بۆ ئەوی تووشی داوێن پیسی و گوناه نەبێ مێردێکی هەبووە بەڵام بۆ خزمەتکردن و بۆ ئیشکردن لەبەردەستی کەسێکی دیکەدا بووە جا چێ گەورەیتی چێ ساحیبیەتی بڕۆن ئیزن لە ساحیبەکەی وەرگن بە ئیزنیوی مارەیکەن فەنکیحوهن بئیذنی ئەهلیهن مارەیان کەن بە ئیجازەی کەسوکاریان پاشان وئاتوهن ئوجورەهن پێشیان بدەن مارەیەکەیان ئافرەتەکە با کۆیلەش بێ بەبێ مارەی نابێ مارە بکرێ پێیان بدەن مارەیەکەیان بالمەعروفی بە شێوەیەکی باش بەڵام مەرجە ئەو ئافرەتانەی مارەیان دەکەن محسەنات لێرە یعنی داوێن پاک معناکەی جیاوازە هەر لەو دەرسەی خوێنمان سێ جار محسەن بەکار هاتووە هەر جارەی بە معنایەک جارێک یعنی مێردار جارێک یعنی ئازاد لێرە یعنی داوێن پاک محسەناتین بەمەرجێک ئەو ئافرەتان کۆیلانەی کە مارەیان دەکەن داوێن پاک بن یا بە شێوەیەکی داوێن پاکانە دەبێت ممارەسەی جنسیان لەگەڵ بکەن غەیرە مسافحات نابێت داوێن پیس و زیناکەر بن ئەوە دوو مەرج وەلا متەخیذاتی ئەخدان نابێ بەنهێنی و بە سڕی دۆست و برادەر و ڕەفیقیان هەبێ لە پێش ئیسلامدا زۆر خەڵک بەنهێنی پەیوەندی لەگەڵ ئافرەتێکی هەبووە زینا بووە بەڵام کەس پێی نەزانێ من دوو پیا و ئافرەتێک ڕێک کەوتون بەزی تەمەن ممارەسەی جنسیان کردووە بەیەکەوە لە ناو خەڵکیشدا ئەوە عادەت بووە هەر زینایەک بەدزی کرابێ و کەس پێی نەزانی بێ هەر بە هیچیان نەزانیوە بە گوناهیشیان نەزانیوە بەڵام تەمان لە ئیسلامدا زینا ئاشکرا ببێت و یا ئاشکرا نەبێ گوناهەکەی هەر وەکوێکە تاوانەکەی هەر تاوانە بەڵام ئەگەر ئاشکرا ببێ سزای دنیای تێدایە و ئەگەر ئاشکرا نەبێ بە سزا قیامەتیەکە جا ئەو ئافرەتانەی کە پەیوەندی نهێنیان لەگەڵ کەسێکدا هەیە و بەدزی زینایان لەگەڵ کەسێکدا کردووە تەمان مارەکردنیان بە هیچ شێوەیەکی جائز نییە یعنی ئافرەتی کۆیلەش کاتی خۆی کە دروست بووە مارە بکرێن چەند مەرجی هەبووە مەرجی یەکەمی ئەوە بۆ دەبێ مارەی ئیزنی گەورەکەی وەرگیرێ ئەوە دوو مەرجی دووەمی دەبوو مارەی بدرێتێ بەڵام مارەیەکەی نیوەی ئافرەتی ئازاد بووە مەرجی سێهەمی ئەوە بۆ دەبێ ئافرەتەکە داوێن پاک بێ زیناکەر نەبێ کە ئەو دوان هەرێکشتن و ئەو ئافرەتە نابێ پەیوەندی نهێنی و ژێربەژێری لەگەڵ هیچ کەسێکدا هەبوو بێ جا ئەو بڕگەیە هێندێک لە عولەما دەیکەنە دەلیل لەسەر ئەوەی کە دەڵێن پێش نیکاح هەر پەیوەندیەکی دوو قۆڵی و نهێنی لە بینی کوڕ و کوچدا ئەگەر بەنیەتی زەواجش بێ هەر حرامە و جائز نییە لای کەمی دەبێت تەڕەفی سێهەم کەسی سێهەم لە بیندا هەبێ بەڕاستی چونکە هەر کەسێکیش ورد سیرکە بەڕاستی دەزانێت حرامە چونکە لەو بینەیدا مەرزنی هەموو کەس تووشی خراپەی بوو بێ یعنی گەی بێتە ئەندازەیە کە خۆی دۆڕاند بێت و یا کەسایەتی خۆی دۆڕاند بێ بەڵام زۆر لەوانەیە کە ئەو پەیوەندی و عیلاقە سڕیە دروست دەکەن کەس پێیان نازانێ زۆر جار کوڕەکە تەبان زۆرتر کوڕ بەڵێن شکێنن بەنیەتی هێنان و زەواز لەگەڵکردن زۆر جار تەوان حیا و حرمەتی ئافرەتێک دەبات و دوایش بەرەڵای دەکات و وازی لێدێنێ تا قیامەتێک کە سەدان نمونەی لەو بابەتانە هەنە بۆیە دەکرێت ئاەتەکە بەڵگە بێ لەسەر ئەوەی کە عیلاقە و پەیوەندی پێش زەواج بەبێ ئاگاداری تەڕەفی سێهەم کەسی سێهەم بەڕاستی شتێکی مەشروع و جائز نییە هەم لەبەر ئاەتەکەی و هەمیش لەبەر ئەو هەموو سلبیات و ئەگەرە خراپانەی کە دێنە پێشێ
ولا متخذات ئەخدان و نابێ ئەو ئافرەتانە بەنهێنی و بەژێری پەیوەندیان لەگەڵ کەسدا هەبوو بێ. جا فەئیدا ئوحسینە هەر کاتێک ئافرەتی کۆیلە خۆی یعنی قەڵغانی بۆ خۆی دروست کرد مێردی کرد مێردار بوو فەئین ئەتەینە بفاحیشەتین ئەگەر دوای مێردکردن هەستان بە ئەنجامدانی داوێن پیسی فەئیدا ئوحسینە لێرە ئوحسینە یعنی مێردکردنەوە دیسان ئەگەر ئەو ئافرەتانە مێردیان کرد ئافرەتی کۆیلە مێردی کرد مێردی هەبوو بەڵام فەئین ئەتەینە بفاحیشەتین هەستان دوای مێردکردن داوێن پیسی و زینایان کرد سزاکەیان چەندە فعليهن لسريانا نصف ما على المحصنات نیوەی ئەو سزایی کە لەسەر ئافرەتێکی ئازادە ئافرەتی ئازاد ئەگەر زینای بکات چەند داری لێ دەدرێ ئەگەر مێردی نەکرد بێ 100 ئافرەتی کۆیلە سزاکەی 50 ئەو جار ئافرەتی ئازاد طبعا ئەگەر زینای کرد بە ڕەجم دەکرا ئەگەر مێردی هەبە وایە بەس ئافرەتی کۆیلە ڕەجم نەدەکران طبعا تەنها سزاکەیان 50 دار بۆ چونکە ڕەجمکردن نیوەی نییە وایە ڕەجم بەربارانکردنە هەتا دەمرێ خۆ نیوە مردن نییە مردن بە نیوە ناکرێ بەس دار 100 دار دەکرێت بکرێتە 50 بۆیە فەئیدا ئوحسینە ئەگەر ئافرەتێکی طبعا کۆیلە مێردی کرد ئەو جار فەئین ئەتەینە بفاحیشەتین دوای ئێوە هەستا بە ئەنجامدانی داوێن پیسی فعليهن نصف ما على المحصنات لەسەریانە سزا نیوەی ئەوەی کە لەسەر ئافرەتە مێردارە ئازادەکانە من العذاب لە سزا ذلك ئەو کۆیلە مارەکردنە بۆچی حەڵاڵە ذلك یعنی مارەکردنی ئافرەتی کۆیلە بۆچێ دروستە لمن خەشیە العنەتە منکم بۆ کەسێک کە بترسێ لە داوێن پیسی لە ئێوەی پیاوان تەنها لە حاڵەتێکدا کە مەترسی دروستبوونی کەوتنە زینایان لەسەر دروست دەبێ و ئافرەتی ئازادیشیان پێنایە واجبە لەسەریان چ بکەن طبعا ئەو کاتی بۆیان هەبوو کۆیلە مارەکەن بۆ بۆیان نەبوو کۆیلە مارەکەن لەبەرەوە نا کۆیلەکان ها پێشتر خوا فەرمووی بە چاوی سوک سەیری کۆیلەکان مەکەن هێندێکتان لە هێندێکتانن وایە بەس بۆ دروست نەبوو کۆیلە مارەکەن بۆی کۆیلە بەرهەم نەیە ها بۆی کۆیلە زیاد نەبێ ها ئەگەر حەڵاڵ با طبعا هەموو پیاوان هەموو سەحابە کاتی خۆی لەسەر دەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئافرەتی کۆیلەیان کە کۆیلە مارەکردنیان زۆر ئاسان بوو 1 و 2 و 3 و طبعا زۆر ئاسان و زۆر کەم مەسرەف بوون بەڵام خوا قەدەغەی کرد بوو حەڵاڵ نەبوو ئیلا بۆ کەسێک کە مەترسی زینای لەسەر دروست دەبێت بۆچی بۆی کۆیلە زۆر نەبێت کۆیلە زیاد نەبێت چونکە ئیسلام دەیویست کۆیلایەتی نەهێڵێ نە کۆیلایەتی زیاد کە جارێکی دیکە بۆیە ذلك ئەو کۆیلە مارەکردنە تەنها بۆشی حەڵاڵە لمن خەشیە العنەتە منکم بۆ ئەو کەسەی کە دەترسێ تووشی زینا ببێ لە ئێوە ها بۆیش طبعا ئێستاشی حکمی ژنهێنان بۆ خۆی لە ئەسڵدا سونەتە وایە یا مباح و ڕێگە پێدراوە بەڵام کەسێک مەترسی زینای لەسەر بێ پیاو یا ئافرەت طبعا زەواجی لەسەر واجبە بە هەر قیمەتێک بێ بەڵام بۆ ئەن تەصبیڕوا ئەگەر دان بە خۆتاندا بگرن و تووشی گوناه نەبن و طبعا ئافرەتی کۆیلەش نەهێنن خەیڕ لەکم زۆر چاکترە بۆتان والله غەفور ڕەحیم خوای گەورە لێخۆش بووە لەو گوناه و تاوانانەی ئەگەر پێشتر کرد بێتان یا بەهەڵە کرد بێتان و خاوەنی ڕەحم و بەزەیی و میهرەبانیشە يريد الله ليبين لكم يريد الله خوای گەورە دەیەوێ ليبين لكم کە شریعەت و دین و ئاینی خۆی ڕوون کاتەوە بۆ ئێوە ئەوە یەک لە هەر ئاەتێکدا چەند حکمێک چەند یاسایەکی ڕوون کردوتەوە يريد الله أن يبين لكم دەیەوێت خوای گەورە ڕوونی کاتەوە بۆ ئێوە ئاینەکەی خۆی و شریعەتەکەی خۆی ئەوە یەک دووهەم وەیەهدیەکم و دەیەوێت ڕێنمونیتان کە سنن الذين من قبلكم سنن يعني بۆ ڕێباز و ڕێگای ئەو پیاوچاکانەی کە لە پێش ئێوەدا ڕۆیشتون وەیەهدیەکم وەخوای گەورە دەیەوێت ڕێنمونیتان کە بۆچی سنن الذين سنن بۆ ڕێگا و ڕێبازی الذين ئەو چاکەکارانەی کە من قبلكم لە پێش ئێوەدا ڕۆیشتون و نەماون و هەروەها مەبەستێکی دیکەی خوای گەورە چیە ويتوب عليكم وخوای گەورە دەیەوێت تەوبە و پەشیمانیشتان لێ وەرگرێ هەمیشە خوای گەورە دەرگای تەوبەکردن و پەشیمان بوونەوەی واڵایە و کراوەیە حەدیثمان هەیە هەموو شەوێکی خوای گەورە وانە دەستی ڕاخستون بۆچی چاوەڕوانی ئەو کەسانە دەکا کە لە ڕۆژ گوناهیان کردووە تا لە شەودا پەشیمان ببنەوە ڕۆژ دەستەکانی کراون خوای گەورە
چاوەڕێی ئەو کەسانە دەکات کە لە شەودا گوناهیان کردووە تا لە ڕۆژدا پەشیمان ببنەوە بەردەوام پێغەمبەر لە فەرمێ صلی الله عليه وسلم ئاوایە خی گەورە لە چاوەڕوانی تەوبەی عەبدەکەیدا تا ئەو کاتەی مردن دەیگاتێ تۆبەی بکات لە هەر حاڵەتێکیدا خی گەورە تەوبەی لێوەردەگرێ والله علیم حەکیم خی گەورە زانا و دانایە زانایە بە نیەتی دڵەکانتان و بڕیار و یاساکانیشی لە شوێنی خۆیدان ئەگەر سەیری وشەکان کەنەوە والمحصنات ئەو ئافرەتانەی کە والمحصنات ئەوانەی مێردارن من النساء لە ژنان طبعا حرامە مارە بکرێنەوە پێشتر گوتراوە إلا تەنها ما مەلەکەت ما ئەو ئافرەتانە نەبێ کە مەلەکەت ئەیمانکم وەکو کۆیلە کەوتونەتە ژێردەستان كتاب الله يعني بڕیاری خوایە عليكم بەسەر ئێوەوە وأحل حلال لكم بوتان ما وراء جگە لەوانەی كذلكم باس کرا بۆتان ئەن تەبتەغوا داوایان بکەن بئەموالیکم بە ماڵی خۆتان محسینین بە شێوەیەکی داوێن پاکانە غەیڕە مسافحین بە داوێن پیسینا واضحە فما استمتعتم به هەر ئافرەتێک فما استمتعتم به هەرچیەک خۆشیتان لێبینین منهن لەو ئافرەتانە فآتوهن پێیان بدەن ئوجورەهن مارەیەکەیان فەریضە ئەوەی کە بۆتان دیاری کردوون ولا جناح عليكم هیچ گوناه لەسەر ئێوە نییە فيما تراضيتم به کە ڕەزامەندی بنوێنن لەسەر کەمکردن و زیادکردنی مارەیی من بعد الفەریضە دوای ڕێککەوتن و دیاریکردن إن الله بێگومان خوا كان عليما زانا و حەکیم دانایە ومن لم يستطع ومن هەر کەسێک لم يستطع لە توانایدا نەبوو منكم لە ئێوە طولا پارەی زۆر سرفکە ئەی یەنکیحە کە مارە بکە المحصنات ئافرەتانی ئازادی المؤمنات ئیماندار فمما مەلەکەت ئەیمانکم ئەو کۆیلانەی کە لە ژێر دەستاندان مارەیان کەن من فتياتكم کە لە کچانی ئێوەن کە ئیماندارن والله أعلم خی گەورە زاناترە بئیمانیکم بە باوەڕ و ئیمانی دڵتان بعضكم من بعض ئێوە هێندێکتان لە هێندێکتانن فەنکیحوهن مارەیان بکەن کۆیلەکان بئیذنی ئەهلیهن بە مۆڵەتی کەسەکانیان کەس جایا گەورەیە یان خزمیە وآتوهن پێیان بدەن ئوجورەهن مارەیەکەیان بالمعروف بە شێوەی دروست جوان محصنات ئەو ئافرەتانە دەبێت بن داوێن پاک بن غەیر مسافحات داوێن پیس نەبن ولا متخذات ئەخدان هاوڕێی بەدزی هاوڕێی مێردی بەدزیان نەبێ والحاصل فإذا أحصنا ئەگەر ئەو ئافرەتانە مێردیان کرد ئافرەتی کۆی لە مێردی کرد فإن ئەتەینا ئینجا ئەنجامیدا بفاحشة داوێن پیسی فعليهن لسريتي نيوي نصف نيوي ما على المحصنات كهي لسر آفرة آزاد كان من العذاب لسزا ذلك أوا يعني أو ما ركرتنا بوشي حلالة لمن خشي العنة منكم بو هر كسك ترسي العنة داوين بيسيها بيل لإيوه وأن تصبروا أجر آرام بقرن خير لكم تاكترة بو إيوه والله خوا غفور رحيم لي خوش بو ببزيه يريد الله خوا ديوه ليبين لكم بوتان رون كاتوا ويهديكم رين منيتان بكا سنن الذين سنن ربازي بو ربازي اواني من قبلكم لفيش ايودان ويتوب عليكم ديوه توبو پشیمانی تان ليور بگره وخوا زاناو دانا صلى الله عليه